سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش هەر لە ڕەواندز لەگەڵتانین دیارە ئەمڕۆ زۆرترین پرۆژە لە ڕەواندز بەردی بناغیاندا ئەندرێ وەکو ئێستا دەبینن سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لە بەردی بناغەی سێمین پرۆژەی ڕەواندز کە لەسەر سپیلکە لە گەروی ڕەزان ئێستا گفتوگۆ لەگەڵ هاوڵاتیان و دانیشتوانی ئەو گەڕەکە ئەکا بۆ ئەوەی بەردی بناغەی کۆنکرێتکردن و دروستکردنی چەند شەقام و کۆڵانێکی ڕەواندزدا بندرێت کە هی سێگەڕەکە گوژمەی ئەو پرۆژەیەش خۆی ئەبینێتەوە لە زیاتر لە 485 ملیۆن دینار ماوەی پرۆژەکەش 180 ڕۆژە. گەڕەکەکان گەڕەکی ناوڕەزان ڕاپەڕین ئەوە لە سنووری قەزای ڕەواندزن کە چەند شەقامێکی تازاکردن و کاری کۆنکرێتکردن قیرتاوکردن. ئێستا گفتوگۆی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانە لەگەڵ هەم بەڵێندەر و ئەندازیاران و سەرپەرشتیارانی پرۆژەکە کە ئاماژەی بەوە کرد کە پرۆژەکان لە کاتی دیاریکراوی خۆی ئەنجام بدرێن. ئەو پرۆژانش کە ئەمڕۆ لە ڕەواندز ڕاگەرن هاوکاتە لەگەڵ ڕۆژی ڕەواندز کە ئەمڕۆ یادی ئەکرێتەوە. دەی 4 ساڵانە یادی ڕۆژی ڕەواندز ئەکرێتەوە، بەڵام ئەو ساڵ هاوکات بوو لەگەڵ جەژنی ڕەمەزان، بۆیە ئەو یادە دواخرا بۆ ئەمڕۆ بەیانیەکەی کە زۆرترین بەردی بناغی پرۆژەکانە بێتن کە جیاواز لە ساڵانی ڕابردوو کە بۆ ڕۆژی ڕەواندز کۆمەڵی کار و چاڵاکی ترەکرا، بەڵام ئەوەی ئەمڕۆ ئەبیندرێ زیاتر ئەو کار و چاڵاکیانن کە وەکو بەردی بناغەدا بندرێت. بەڕێزان ئێستا دانانی بەردی بناغی کۆمەڵێک پرۆژەیە کە لە سنووری قەزای ڕەواندزدا ئەندرێتن. من بەردەوەی کە بەردی بناغی ئەو پرۆژەیەدا بندرێت هەر لێرە دواترەوەی کە بەردی بناغەدا بندرێ لێدوانی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران وەرەگرم لەسەر ئەو کار و پرۆژانێکەوە ئەمڕۆ لە سنووری قەزای ڕەواندز ئەنجامەدرێن. ئەمە بەردی بناغی چاکردنی چەند گەڕەک و شەقامێکە لە ڕەواندز لە گەڕەشی ئازادی، هەروەها کۆنکرێتکردن و کۆنکرێت و دروستکردنی جۆگەی کراوە ئەو پەیوەستە بە گەڕەشی ئازادی و جە شەقامی نوێ لە هەریەکە لە گەڕەکەکانی نەورۆز ڕاپەڕین ناوڕەزان کە ئەوانە زیاتر ئەو گەڕەکە تازانن، بە تایبەتی گەڕەشی ڕاپەڕین و نەورۆز و ناوڕەزان کە ئەوانە ئێستا نزیکن لە دەواازەی ڕەواندز بە دۆڵی ئاکۆیانەوە. گوژمەی ئەو پرۆژێش زیاتر لە 485 ملیۆن دینارە. پرۆژەکان لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ ئەکرێن کە ئاماژەمان بۆ کرد ئەمڕۆ چەند ساڵاچێکی لە یادی ڕۆژی ڕەواندز بەڕێوەچن و کۆی ئەو کار و پرۆژانێک کە ئەمڕۆ بەردی بناغیاندا ئەندرێ خواست و داواکاری خەڵک بوون لێرە. بۆیە وەکو بینیستە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەمە سێەم بەردی بناغێدا ئەندرێتەوە، ئەوەی دوو بەردی بناغن لە دۆڵی ئاکۆیان، یەکێکیان تایبەت بوو بە ڕاکێشانی ئاو بۆ دۆڵی ئاکۆیان، ئەوەی تریش چاکردنی ڕێگای گوندەکانی دۆڵی ئاکۆیان بوو کە خۆی لە چەند گوندێکە بینێتەوە. ئەوە لە قۆناغی یەکەم لە قۆناغی داهاتوو شتێک ڕای ئەو گوندانێک کە پێویستیان بە چاکردنی ڕێگاوبان هەیە پرۆژەی خزمەتگوزاریان بۆ جێبەجێ ئەکرێتن. بە جێبەجێکردنی ئەو پرۆژانە خواست و داواکاری خەڵک دێتە دی لە هەمان کاتشە بە تایبەتی بۆ دۆڵی ئاکۆیان ئەبێتە زیاتر هاندان بۆ ئاودانکردنەوەی گوندەکان. ئێستا هەر یەک لە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران قایمقامی قەزای ڕەواندز بەردی بناغەی کۆنکرێتکردن و چاکنی چەند شەقامێکی لاوەچی لە سەنتەری شاری ڕەواندزدا ئەنێن کە ئەمە سێەم بەردی بناغەیە ئەمڕۆ لە ڕەواندزدا ئەندرێت و دوای ئێرش لە بەرزێوە بەردی بناغی کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاریدا ئەندرێ بە تایبەتی لە بواری ڕێگاوبان بە شێوەی ڕاستەوخۆ لە گەڵتانین بۆ گواستنەوەی دیمەنەکانی دانانی بەردی بناغەی پرۆژە خزمەتگوزاریەکان لە سنووری قەزای ڕەواندز کە ئەمڕۆژ هاوکاتە لەگەڵ ڕۆژی ڕەواندز بۆ ئێوارەکەش کۆمەڵک کار و چاڵاکی هونەری بەڕێوە ئەچن لە هۆڵی ببوونەکانی ڕەواندز. لەوێ چاڵاکیەکان لە ئێوارە زیاتر پەیوەستن بە هونەری شانۆ، مۆزیک و گۆرانی. ئەوەی ئێستا دانانی بەردی بناغی پرۆژە خزمەتگوزاریەکانەکە ئەمڕۆ یادکردنەوەی ڕۆژی ڕەواندز جیاوازتر بوو لەوەی لە ساڵانی ڕابردوو کە بە کۆمەڵێک کار و چاڵاکی تر بوو. ئەمە زیاتر پەیوەست بێت بە خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان، بۆیە شێوەیەکی ڕاستەوخۆ لە گەڵتانە بین. من دواتریش قسەی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران وەرەگرم بۆ ئەوەی لێی بپرسین کە هۆکار چییە ئەمڕۆ زیاتر پرۆژەی خزمەتگوزاریەکاندا ئەندرێ.
بەڕێزان وەکو گوتمان ئێستا دانانی بەردی بناغی چاکردنی چەند شەقام و کۆڵانێکی ڕواندزە لە چوارچەوەی ئەو پرۆژە خزمەتگوزاریانەیەکەوە ئەمڕۆ لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردی بناغیان دانرا بۆیە ئەو پرۆژە خزمەتگوزاریانە زیاتر خواست و داواکاری هاوڵاتیان بۆ من دواتر قسەی هاوڵاتیانی ڕوانزیش لەسەر ئەمە وەرەگرم بۆ ئەوەی بۆچوونی خۆیان بخەنە ڕوو بەڵام سەرەتا بۆچوونی سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران لەسەر ئەو کار و پرۆژە خزمەتگوزاریانەیەکەوە ئەمڕۆ ئەنجامەدرێن لە سنووری قەزای ڕەواندز کە هاوکاتیشە لەگەڵ یادی ڕۆژی ڕەواندز کە پێش ساڵانە لە دەی سوار یادی ئەو ڕۆژە کرایەوە بەڵام ئەم ساڵ کە هاوکات بوو لەگەڵ جەژنی ڕەمەزان ئەو یادە دواخرا بۆیە ئەمڕۆ لە 2 ئایار یادی ئەو ڕۆژە ئەکرێتەوە بە ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری کەوا لە سنووری قەزای ڕەواندز و دۆڵی ئاکۆیان جێبەجێ ئەکرێن ئەمە هەوڵ دەین بۆ چوونی سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆرانی شوەر بگرین. بەڕێزان وەکو گوتمان بۆ چوونی سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆرانی شوەرەگرم من هەوڵەدەم کاکەڵگورد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ دانانی بەردی بناکە ئێستا کە سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران دایەنێ دواتر من بۆ چوونی ئەو وەرەگرم کاکەڵگورد سڵاوتان لێبێ ئەمڕۆ هەم ڕۆژی ڕەواندز بەردی بناغی کۆمەڵێک پرۆژە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە دیاری حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ خەبات و قوربانیدانی خەڵکی ڕەواندز و دۆڵی ئاکۆیان ئێمە ئەمڕۆکەش باسمان کرد یعنی هەرچی خزمەتێک پێشکەش بەو دەڤەرە بکرێتن ئەوانە شایستی هەموو خزمەتێکن ئەمڕۆکە ئێمە پێشتر بەڵێنمان بۆواندا بوو بە تایبەتی دوای سەردانی ئیداری مەیدانی بۆ ئەم دەڤەرە ئەو پرۆژانێک کە وعدمان و بەڵێنمان بە هاوڵاتیاندا بە خۆشحاڵی و ڕەزامەندی درادرایان جەنابی سەرۆکی حکوومەت کە ئەو پرۆژانە بە زووترین کاربستنە بواری جێبەجێکردن بۆ لێرە ئەمڕۆکە هەر بەردی بناغی هەر پێش پرۆژەی دادنرێتن و بە خۆشحاڵیش و بابەتێکیکە کە ئەمڕۆکە دیسان باسم کرد گرنگجیدانی خودی جەنابی سەرۆکە بۆم دۆڤەرە ینی ئەو کە زۆر جار دووپاتی لەوە دەکردەوە پرۆژەکانی دۆڵی ئاکۆیان بە چەندران گەیشت حتا لە ئیدارەدانی بەناحیەبوونی دۆڵی ئاکۆیانیش جەنابیان چەندجار پرسیاری لەوە کردووە بۆیە ئێمە ڕاستپاردووە بە خۆشحاڵیش و ئێمە لە شوێ ڕاستپاردەکانی جەنابی سەرۆکی حکوومەت ئەوڕۆکە بەردی بناغی ئەو پرۆژانەمان دانا و بەنسبەت ئاوی دۆڵی ئاکۆیان قۆناغەکانی دیکەشی ئێستا تەواو بووە ئەمە ئەمڕۆ قۆنا بەردی بناغی قۆناغی یەکەمماندانا بەڵام قۆناغەکانی دیکەش هەر ئینشەڵڵا لەگەر دەستپێکی ئەو قۆناغان ئەوان کە جەستەبواری جێبەجێکردن و بە شێوەیەکی گشتی کێشەی ئاوی دۆڵی ئاکۆیان ئینشەڵڵا چارەسەر دەبێتن. ئەمە بۆ چوونی سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران بوو لەسەر کۆی ئەو پرۆژانێکەوە ئەمڕۆ لە سنووری قەزای ڕەواندز بەردەی بناغیاندا ئەندرێتن وەکو گوتمان ئێستا ئەمە سێم پرۆژێ بوو پرۆژەیەکی تر ئەمێنێتن لە گوندی بەرزێوە و هەروەها یاریگای بانەزێ و چشکامڕۆ تەکمیلەی کارەکانی بەردی بناغیدا ئەندرێتن ئەمە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵتانە بین و ئەمە بەشی سێمی دانانی بەردی بناغی پرۆژەکان.